ڕستاوتان لێبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێکی دیکەی ئابووری کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە. لاڵقەی ئەم جاری گفتوگۆکەمان ئەم جاری بەرنامەکەمانە گفتوگۆکەی سەبارەت بە تایبەتکردنی خزمەتگوزاری حکوومیەکان لە هەرێمی کوردستاندا بە تایبەت و بە دیاریکراوی تشک دەخینە سەر بە تایبەتکردنی خزمەتگوزاریەکانی بواری تەندروستی کە لە ماوەی ڕابردوودا گفتوگۆی زۆری بە دوای خۆی داهێناوە کە بێگومان ئەو گفتوگویانە لە جێ خۆیدا بوون بە تایبەت دوای ئەوەی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە تاقیەکانی هەرێمی کوردستان بدات بە کۆمپانیا و کۆمپانیا پێداویستەکان دابین بکات و بە هاوبەشی نرخ دیاری بکرێت بەڵام وەک ئەوەی کە لە لیستی نرخەکاندا بڵاو کراوەتەوە بە شێوەیەکی گشتی نرخەکان هەڵکشانی گەورەی بەخۆوە بینیوە. بۆ ئەمە بەستا دوو میوانم هەیە هەرێک لە بەڕێزان دکتۆر ساری ئەبوبەکر شارەزای بواری ئیدارایی و دکتۆرا لە بواری پلاندانان زۆر بەخێر بێت و هەروەها بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵڵا لە بریتانیا لە گەڵمانە کە پزیشکی پسپۆڕ و شارەزای بواری تەندروستیە زۆر بەخێر بێن. دکتۆر سەرتا دەمەوێت لێت بپرسم یەکێک لە فەلسەفەی بەتایبەتکردن لە دنیای تازەیە یان ئەو بنەمایەی کە بەتایبەتکردن لەسەری ئەنجام دەدرێت بریتە لەم بۆچوونەی ناو لیبرال نیو لیبرالیزم کە لە دنیا بەربڵاوە ئەویش ئەوەیە پێیان وایە کەرتی حکوومی کەفاعەتی اقتصادی نییە، کەفاعەتی اقتصادی کەمە، بەرهەمێکی لاواز و خراپی هەیە و داهات و کولفێکی زۆریش لەسەر حکوومەت دەکرێت. ئەیدەن بە کەرتی تایبەت هەم کوالیتی بەرهەم باشەکە، هەم ئاستی بەرهەم زیاکە، هەم بارگرانی لەسەر حکوومەت نامێنێت و ئەو بارگرانی کە لەسەری بۆ ئاڕستەیەەکە بۆ مەبەستی وەبەرهێنان. پێم خۆشە ڕای بەڕێز لەم بارەیەوە بزانم ئەم ئارگۆمنتە تا چەندێک لەگەڵ واقعی اقتصادی هەرێمی کوردستانە ئاگونجێ. دکتۆریان سڵاو لە بەڕێز و سڵاو لە دکتۆر گۆران. ئەمی کە بەڕێز باست کرد لە جیهاندا لەناو جۆرێک ئابووریدا لە چوارچەوەی جۆرێک لە ئابووریدا ڕێکراوەتەوە کە پێی دەوتێت ئابووری تەندروستی یاخود تەندروستی ئابووری. ئەم جۆرەی ئابووری زیاتر لە وڵاتانی پێشکەوتووی جیهانەیە ئەوە لە وڵاتانەدا هەیە کە نیزامی اقتصادیەکەیان دیاری کراوە، نیزامی ڕەسمالیە اشتراکیە یاخود نیزامی اقتصادی حڕە دیاری کراوە، بەڵام بەداخۆ لە وڵاتی خۆماندا تا ئێستا نیزامی اقتصادیمان نازانین کام جۆرەی اقتصادە. بۆیە ئەمەی کە چەند ڕۆژێکە لە میدیاکانە پێوەی سەرقاڵن و خەڵکێکی زۆری پێوە سەرقاڵ بووە، ئەگەر لە وڵاتێکی پێشکەوتوی جیهانە بووە شتێکی زۆر ئاسایی بوو و دەکرا بڵێن هەم ئابووری پێ بەرەو پێش دەبرێت هەم سیستەمی تەندروستیشی پێ بەرەو پێش دەبرێت. چونکە ئەوان ئەگەر پرۆژەیەکی لەم جۆرە بدەنە کەرتی تایبەت لە ڕێگەی تەندەرەوە دەیدەن سەرەتا، دەبێت چەند کۆمپانیایەکی هاوشێوەیەک بهێنرێت لە ڕێگەی نیزامی تەندەرەوە بدرێتە یەکێک لە کۆمپانیەکان بە مەرجێک چەند بنەمایەک چەند تایبەتمەندیەکی لەو کەرتی تایبەتە هەبێت لەو لایەنەدا هەبێت کە تایبەتە بە کەرتی تایبەت. یەکێک لەوانە ئەوەیە کە گونجاندنی گونجاوی ئەو پرۆژەیە لەگەڵ ئابووری وڵاتەکەدا و لەگەڵ گیرفانی تاکدا. بنمونە ئێستا دەبێت پرۆژەکەی ئەمان لەگەڵ ئابووری وڵاتی ئێمەدا بوون، ئێمە دەڵێن لە قەیراندا نایە لەگەڵ قەیراندا دەگونجێت، ئایا لەگەڵ گیرفانی تاک دەگونجێت؟ ئەگەر دەگونجێت ئەوەی کە بیستمان نرخی فەحسەکان لە دۆلارێک لەوانێ بێتە 4 دلار 5 دلار کەواتە لەگەڵ گیرفانی تاک ناگونجێت، چونکە بێ ئێمە لە ئێستادا کەمیکەینەوە. یەکێکی تر لەو بنەمانەوەی کە کوالیتی و کارەمەیی لەو کۆمپانیادا بوونی هەبێت کە تۆ ئەم تەندەرەی دەدەیتێ واتە بتوانێت کوالیتی ئەو پرۆژەیە ئەو ئیشەکە تەسلیمی دەکەیت بەرزی کاتەوە، یاخود توانای ڕاهێنانی هەبێ بەو ستافانەی کە دایدەنێت بۆ ئیشەکە، یاخود بتوانێت تەکنەلۆژیا بەرەو پێش ببات، ینی لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە ئیشەکەی بەرەو پێش ببات. بۆ نمونە ئەگەر پێشتر یەک فەحز دەخولەک یا با بڵێن نیو سەعاتی پێچوو بێ ئێستا و بیکاتەوە بە 5 خولەک، یاخود ریزڵتەکان ئەگەر 10 ریزڵتی دابێت لە ڕێگەی CBC-ەکەەوە ئێستا بێت بیکا بە 20 ریزڵت. ئەمە ئەو کاتە توانین بڵێن بڵێ چەند بنەمایەک و تایبەتمەندیکیە دەتوانین بیدەینە ئەم لایەنە بۆ وتم دەبێت چەند کۆمپانیایەکیش داخڵ بکرد، نابێت تەنایە کۆمپانیا بێت و پێشکەشکردنی خزمەتگوزاری تایبەت، ینی تۆ دەی دەڵێ من ئەم تەندەرە وەردەگرم، دەبێت لە CV کۆمپانیاکە لە پێشینەیە هەبێت کە دەتوانێت زیاد لە خزمەتگوزاریەک پێشکەش بکات، ینی پێشتر تۆڵی ئەم خزمەتگوزاریانە من دێم زیاتر پێشکەش دەکەم، دەبێت هەبێت وجودیان هەبێت. ئەگەر ئەم پێوەرانە هەبێت زۆر ئاسایە دەکرێت شتێکی لەو جۆرە تەندەرێکی لەو جۆرە بدرێتە کەرتی تایبەت، بەڵام بەو مەرجەی تەوازنێک لە نێوان کەرتی تایبەت و کەرتی قتاعی خاص و قتاعی عامدا هەبێت. تەوازنەکەش چۆن دەکرێت؟ بۆ منە وڵاتێکی پێشکەوتوو سێر بکەین یا با بڵێن وڵاتی ئەمریکا هاتووە لە ڕێگای بیمەی سەلامەتیەوە ئەو تەوازنەی لە نێوان تاک و لە نێوان
کەرتی تایبەتدا دروست کردووە بە نمونە بۆ یەک شخص بۆ تاکێک 12500 دلاری داناوە بۆ یەک ساڵ دەتوانێت لە ماوەی ساڵێکدا 12500 دلار مستەفید بێت لە پێداویستە تەندروستیەکان. ئیتر ئەگەر لە کەرتی تایبەتیش بێت ئەو پارە نادات ئەمە تەوازنەکە بەڵام تەوازنی نێوان کەرتی تایبەت و حکوومەتی چۆن ڕاگرتووە لە ڕێگەی باجەوە کە ئێمە لێرەش سیستەمی باجمان تەواو نییە بۆیە ئەم پرۆژەیە بۆ هەرێمی کوردستان جا ئەم پرۆژەیە یا هەر پرۆژێکی تری هاوشێوە بێت گونجاو نییە تا بم پێوەرە ئابوووریانە نەڕوات. بەڵام لە زوربەی کاتەکانە ئێمە تەبینیەوەکەین کە ئەو کۆمپانیانەی کە ئەم ئەرکان پێسپێرێ پێشتر سابقەکی یەن نەبوو وەک ئەم کۆمپانیایی کە تاقیەکانی هەرێمی کوردستانی پێدراوە ئێمە پێشتر ناومان نەبیستووە و کارکردنی ئەومان لە بواری تەندروستیە نەبینیوە و قسەش لە هەستەر ئەوە هەیە لە پشتەوە بەرژەوەندی گروپی گەورەتر و حیزبی هەیە لەم بارەوە تۆ بڵێ ئەم کۆمپانیایە یاخود هەر کۆمپانیایەکی تر بەڕێزت دەڵێت کە پێشینەیەکی نێ ئێمە نازانین پێشینەیە کۆمپانیا چێوە تا ئێستا بە غامزی شتەکە باز دەکرێت ینی بۆ هەموو میدیاکان بڕۆ سەیری کە چەند ڕۆژە گفتوگۆ دەگرێت ناوی کۆمپانیاکە نەوتراوە سیڤەکەی نەخراوە ڕووزانی ئەم کۆمپانیای چیەکە بەداخەوە زۆربەی کۆمپانیای ئەم وڵاتە حیزبین یعنی ئێمە کەرتی تایبەتمان لە سەدی بەدەست حیزبەوەیە ناتوانانی بڵین یەک شوێن یەک کۆمپانیا هەیە حیزب تا حکومی پێوە نەکات جا بە ئاشکرابێت یاخود بەنهێنی بێ کێشەکە لێرایە ئەگەر وەکو وڵاتێکی تری پێشکەوتوو بێ کەرتی تایبەت وەکو ئەوان ئیش پێ بکەین بەڵێ ئابووری پێ دەبژێتەوە بەڵێ دەتوانین کوالەتی پێ بەرز بکەینەوە دەتوانین لە جیاتی گیرفانی تاکی پێ خاڵی پێنەوە گیرفانی تاکی پێ ببوژێنینەوە دەتوانین هەموو ئەوانە بکەین بە مەرجێک کەرتی تایبەت لە ژێر کۆنتترۆلی حیزبانە بێت. زۆر سپاس دکتۆر گۆران سلااوت لێبێ دەمەوێت لێت بپرسم ئایا بە تایبەتکردن لە بواری کەرتی تەندروستیە لە هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت دەوری هەبێ لە باشترکردنی کوالەتی خزمەت گوزارە تەندروستیەکان و تا چەند دەتوانێت سیستەمێکی تەندروستی ئەو تۆ بهێنێتە ئاراوەکە هاوڵاتی ئێمە وەک ئەوەی کە وەزارەتی تەندروستی دەڵێ لە باتیەوەی پێویستی بۆ بێ بچێت دەرەوەی بۆ چارەسەر و بۆ فحسکردن لە ناو خۆیە لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە بۆی دەستە بەر ببێ ئەم تێزا بەلای تۆوە چیەگەێنێت؟ زۆر سپاس کاکومێت سپاسی جەنابەکەمەوە بەخێراتنی میوانە بەڕاستەکە دەکەم من دەست بۆ تێبینی بەڕاستی کەستان نبینم و جۆم لە دەنگدانە بەڵام کەستان نبینم ئەگەرەوە چارەسەر بکە خراپ نییە بەنسبەت ئەم تێزەوە بەڕاستی تێزەکە پڕ لە ئیشکالیەتە کاکومێت ینی بەتایبەتی لە مۆزوعی بەتایبەتکردن و تێکەڵکردنی هاوکێشەکانی بازاری ئازاد لە ناو کەرتی تەندروستیەوە کەرتی خزمەتگوزاری بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک ئیشکالیەتی هەیە و کۆمەڵێک کێشەی هەیە ئەمە زانین لە ساڵەکانی 1970ە تێزی نیولیبرالیزموانە هێنرایە پێشەوە بە شێوەیەکی چڕ و بەتایبەتی دوای ڕوخانی بلۆکی سۆسیالیستی ئەم ئایدۆلۆژیایە ئەتوانم بڵێم و ئەم پلان و بەرنامەیە زۆر بە چڕی لە جیهانە پڕی پێدرێت و لە ساڵی دوای 2023ەوە دوای ڕزگارکردنی عێراقەوە و دەست بە سەراگرتنی ئەمریکا لەلایەن عێراقەوە ئەم بابەتە زۆر بە چڕی دیسان ئیشی لەسەرکرا لە عێراقا ئەمەی کە لە بواری تەندروستیە ئێمە ڕەنگە دکتۆرای هەیە لە بواری ئابووریە ئەو لە من باشتر دەزانێت بەڵام ئەگەر لە بوارێکی بۆ نمونە لە بوارەکانی چزانم ئینشاعاتە لە بواری ڕێگاوبانە لە بوانی تەنانەت نەوتە لە بواری کۆمەڵە بوارە کە پەیوەندیکی ڕاستەخۆی ئۆتۆی نییە بە ژیانی خەڵکەوە ئەمە هیچیایە کە تۆ ئامرازەکانی بازاڕی ئازاد کاریکرد بکەی منافسە هەبێت لە بینی کۆمپانیاکانە بۆی نرخەکە دابەزێ و کوالەتەکە بەرز بێتەوە بەڵام لە بوارێکی وەکو بواری تەندروستیە لە بوارێکی وەکو بواری پەروەردەیە ینی کۆمەڵێک ڕێکخراوی وەکو بانکی نێودەوڵەتی وەکو IMF ئەمانەش لە ساڵی 1970ەکانە زۆر بە چڕی پەریان بەم تێزادا بەڵام ئەوانیش ئێستا پاشگەز بوونەتەوە بە جۆرێک لە جۆرەکان یعنی ئەمە ئەگەر سێری ئەدەبیاتی ڕێکخراوی دراوی نێودەوڵەتی بکەین یان بانکی نێودەوڵەتی بکەین زۆر بە وازەحی پاشگەز بوونەتەوە لەوەی کە بەتایبەتکردن ئەو بەتایبەتکردنەی کە لە لیبرالیزمان باسەکرێت کە مڵکیەتی هەموو خزمەتگوزاریە تەندروستیەکان خزمەتگوزاریە پەروەردەیەکان لە مڵکیەتی خەڵکەوە لە مڵکیەتی حکوومەتەوە بگوازرێتەوە بۆ مڵکیەتێکی تایبەت لەم تێزە کشاونێتەوە ئێستا و لە ساڵەکانی 1970ەکانە لە زۆرێک لە وڵاتەکانە بانکی نێودەوڵەتی باسی ئەوەیە کرد کە ئەبێت هاوڵاتیان خۆیان بەشدار بن لە پێداکردنی داهات بۆ خزمەتگوزاری تەندروستی و بێ لە گیرفانی خۆیان
پارە بدەن بۆ ئەم خزمەت گوزاریە تەندروستیانە. بەڵام لە حاڵی حاضرە پاشگەزبوونەیەکەیە لەم بابەتە، یعنی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ نمونە بانکی نێودەوڵەتی زۆر بە چڕی ئیش لەسەرەوەکەن کە شتێکە بە ئینگلیزی پێڵەن یونیڤرسال هەڵ کەڤرج. یونیڤرسال هەڵ کەڤرج چییە؟ دکتۆر ئەرگۆمنتی ئەم بوارە ئەوەیەکە، بەڵگەی ئەم بوارە ئەوەیەکە حکومەت کەفاەتێکی نزمی هەیە لە تەقدیمکردنی خەدەماتە و لە ماوەی ڕابردوشدا بینی ومانەکە خزمەت گوزارە تەندروستەکان لە کەرتی حکومیە لە کوردستانە ئیهمال کراوە. ینی بۆ نمونە بنکەیەکی تەندروستی لە تەنیشت ماڵەکانایە، ئەم بنکەیە دکتۆری تیادانیشێ دەرمان بە خۆڕایی ئەیە و چارەسەری تیاکرێ تا ڕادەیەک، بەڵام هاوڵاتی خۆی ناچێ سەردانی ئەم بنکەیە بکە ئێوارا چێ بۆ عادێکی دەرە و پارە ئەدا. ئەمە ئەبێ بە دلیلێک لەسەرەوەی کە کەرتی تایبەت بۆ لە ڕووی تەندروستیەوە چالاکترە و خدماتەکەی کوالیتەکەی باشترە و هاوڵاتی خۆی بۆی ئەچێ. ئایا ئەمە نابێتە بەڵگە لەسەرەوەی کە بەڵێ بە تایبەتکردنی کەرتی تەندروستی و خزمەت گوزارەکانی کارێکی باشە؟ نەخێکاکومێت دیسان ئەمە ئەرگومێتێکی پڕ لە ئشکالیەتە لەبەرەوەی ئێمە گەر لە هەرێمی کوردستانە لاتەنەت لە عێراق لە ناوچەکانی وڵاتانی خۆمانە ئەگەر حکوومەتێکمان هەبێ حکوومەتێکی گەندەڵ بێ، ئەگەر حکوومەتێک بێت لە خەمی خەڵکان نەبێ، حکوومەتێک بێت لەدەیان ڕۆوە سەرچاوەی دارایی هەبێت، سەرچاوی سروشتی هەبێ، پارەی بجێ حکوومەتی بۆ دابین بکرێ، بەڵام لە سەرباری ئەو هەموو پارەیە سەرماری ئەو هەموو جەیە هیمالی بکات، گەندەڵی بکات، پارەی خەڵک بدزێ، بە خەرجی نەکات لە دەرمانە، لە کەرەستەی پزیشکیە، لە موچەیە بۆ کارمەندان و پزیشکان، طبعاً خستەخانەکان و بنکە تەندروستی گشتەکان کێشیان تێکەوێ بە دڵنیاییەوە ئەوانە بن بە کەلاوە و خەڵک بێزیان لێکاتەوە. یعنی کێشەکە لەوەیان نییە کە وەکو پرەنسیب حکوومەت خراپە لە جێبەجێکردنیان لە پێشکەشتنی خزمەت گوزاریەکانە، خزمەت گوزاری گشتەکانە، بە تایبەتی خزمەت گوزاری تەندروستی. من شکالێتم لەگەڵ ئەو ئەرگومنتایە هەیە، لەگەڵ پرنسیانی وەکو پرنسیب ئێمە بڵین وڵا حکوومەت لە هەموو وڵاتێکە، لە هەموو شوێنێکە، لە هەموو دنیایەکە خراپە لە پێشکەشتنی خزمەت گوزاری. نەخێوانیە، یعنی لەدایان نمونەمان هەیە، من دکتۆراکەم لەسەر سیستمی تەندروستی نێودەوڵەتیە، دەیان نمونەمان هەیە لە سەرانسەری جیهانە کە حکوومەت هەیە بە شێوەیەکی ڕێک و پێک خزمەت گوزاری پێشکەشەکات. یعنی ئێمە خۆمان ناکرێن مقارنەما خۆمان بکەن بە بریتانیا، بەڵێ سیستمی تەندروستی بریتانیا بۆ نمونە ئیشکالیاتی هەیە، بەڵام یەکێکە لە باشترین سیستەمە تەندروستیەکانی جیهان بۆ لەبەرەوەی حکوومەت باجکەوەکاتەوە لە هاوڵاتیان، لە بنزینەکان، لە کۆمپانیەکان و لە بەرامبەر باجایە خزمەتگوزاریەکی خۆڕایی بە خۆڕایی و بەکۆڵەتێکی باش پێشکەشی هاوڵاتیانەکە. سیستەمی تەندروستی بریتانیا یەکێکە لە باشترین، ئەگەر باشترینی وڵاتان نەبێت یەکێکە لە باشترین سیستەمە تەندروستیەکانی جیهان. بەڵام لەولاوە سیستەمێکی وەکو ئەمریکا کە دکتۆر ساریش باشی کرد، یعنی حکوومەتی بریتانیا، وڵاتی ئەمریکا 70% کۆی داهاتی نیشتیمانی وڵاتەکە GDP 70%، یعنی گەورەترین ئابووری لە جیهانە 70% ئەو کۆی بەرهەمی جیهان ئابووری وڵاتەکە لە تەندروستیە خەرجەکرێت. بەڵام تۆ سێری پێوەرەکانی تەندروستی کە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە، یعنی لە ئەمریکا لە 27ەمە یان لە 28ەمی سیەمینی وڵاتانەیە لە بواری تەندروستیە، بۆ لەبەرەوەی منافەسەیەکی خراپ هەیە و لەسەر بەرژەوەندی خەڵک و لەسەر بودجەی حکوومەتیش مناسب بووە، لەبەر ئەوە بودجەیەکی زۆر خەرجەکرێ بەڵام دەرەنجامێکی باشی نییە. جا بۆیە من کێشەم لەگەڵ وایە کە وەکو پرنسیب بڵێ نەخێوان نییە حکوومەت و ئەو عەقدە کۆمەڵایەتیەی کە حکوومەتێک یان دەسەڵاتێک یان دەوڵەتێک هەیەی پێویستە ئەو عەقدە کۆمەڵایەتیە بەشێکی خزمەتگوزاریە گشتەکان بێ. ئەگەر ئێمە خزمەتگوزاریە گشتەکان لەو عەقدە کۆمەڵایەتیە لابلین، ئێتر ئیشی حکوومەت چی ئەمێنێتەوە؟ یعنی کۆمەڵێک کۆمپانیا بۆی ئێستا لە کوردستانە هەیە. زۆر سپاس دکتۆر گۆران. دکتۆر ساری دەمەوێت لەسەر ئەو لێت بپرسم. عێراق میراتێکی سۆشیالیستی هەیە لە تەقدیمکردنی خزمەتگوزاریە گشتەکانە. ئەم میراتە لە ڕاستیدا لەوێوە سەرچاوی گرتووە، پێش ئەوەی وەکو ئەوە بێت کە ئەوسا عێراق نزیک بۆ دۆڵە سۆشیالیستانەکانەوە، لەوە سەرچاوی گرتووە عێراق وڵاتێکی نەوتیە. عێراق داهاتێکی زەبەلاحی نەوتی هەیە، داهاتێکی زەبەلاحی سامانە سروشتەکانی هەیە و ئەم داهاتە بەبێ هیچ ماندووبینێک دێتە بەدەستی دەوڵەت، بۆ دەوڵەت نیکا بە خزمەتگوزاریکی کوالیتی بەرز بۆ هەموو ئەو خزمەتگوزاریانی کە پێشکەشەکە بە تەندروستی و بە غێری تەندروستیەوە لەناو ئابووریکی نەوتی وەکو عێراق و هەرێمی کوردستانە لە نێو لێشاوێک لە خێر و بەری سروشتیە بۆ ئەبێ پەنا بۆ کەتی تایبەت ببرێ.
دکتۆر ئەوەی بەڕێز باسیەکەی بۆ وڵاتی ئێمە نابێ وڵاتێکی پێشکەوتوی خاوەن ئابوووریکی سیستەماتیک دەتوانی بڵێ ئەگەر خاوەنی نەود بە یاخود سەرچاوەیەکی تر یاخو یەکێک لە کەرتەکانی تری ئابووری بێ دەتوانێت بیخاتەوە خزمەتی وڵاتەوە بەڵام ئێمە نەوتەکەمان کەس نازانێت چی لێدەت نە نەوتی عێراق و نە نەوتی هەرێمیش جارێکی تریژ من باسم کرد ئەو هەموو تەنکەرە بینی نەچێتە ئەودی بەڵام بە خاڵی دێتەوە نازانی پارەکەی بۆ کوێ دەڕوات بەڵام نوتی عێراق فرۆشتنی دیارە داتاکانی دیارە چەند دەڕوات چەند فرۆشراوە و بە چ شێوەیەگە داهاتەکەی دیارە داتای دیارە فرۆشتنی دیارە بەڵام داهاتەکەی دیار نییە ئێمە داهاتی ناوخۆشمان دیار نییە هەر ئەوەی کە لە کەرتی تەندروستی پەیدا دەکرێت دەتوانی لە کەرتەکە خۆیدا سەرفی بکەیتەوە پێویست نکاتەوە و زەختە بخەیتەوە بارگرانی بخێتە سەر گیرفانی تاک وەکو وتم لە وڵاتێکی تەنیشتی خۆمان ئێران بعد زۆر نەچینە وڵاتانی پێشکەوت و ئێران وڵاتێکی پێشکەوتو نیەوە تا لە تەنیشتمانە و زۆر دوور نیە دراوسێمانە ئەویش لە ڕێگەی بیمەوە ساڵانە بە نزیکی $100 بۆ هەر تاکێک $100 وەردەگرێت بەڵام لە بەرامبەردا لە 150 داشکاندن دەکات بۆ هەر تاکێک لە پێداویستی تەندروستیەکان لە داهاتی ناوخۆ و لە داهاتی نەوت و لە داهاتەکانی تر ئەو زەختە ئەو فەراغە پڕکاتەوە ئەو زەختە لەسەر گیرفانی تاکەمەکاتەوە بەڵام لە لای ئێمە بەهۆی زۆری گەندەڵیەوە بەهۆی ناشەفافی لە داهات و لە سەرجەم سێکتەرەکاندا تۆ ناتوانانی بڵیت بە پارەی نەوت ئێمە دەتوانین ئەو کێشانە چارەسەر بکەین و کێشە ئابوووریانە تا گەندەڵیش بۆ شێوەیە بۆ بەرفراوانیە هەبێت لە وڵاتەدا چارەسەر ناکرێت ئێستا گەورەترین کێشە ئێمە بڕز دەزانی کە گەندەڵیە ناشەفافیە لە داتاکانە لە داهاتەکە ئەمەیە کاکس دکتۆر ساری پرسیارەکە ئەمەیە ئێمە نامانەوێت لە بارودۆخی هەرێمی کوردستاندا کەرتی تایبەت بێتە ناو تەقدیمکردنی خزمەتگوزارە تەندروستیەکان و خزمەتگوزارە گشتەکانی تری حکوومەتەوە بۆ لەبەرەوەی خیبرەی نیە لەبەرەوەی دەستی حیزب لە پشتەوەیەتی لەبەر کۆمەڵک هۆکاری لەم شێوەیە ناشمانەوێت حکوومەت خۆی ڕاستەوخۆ تەقدیمی خەدەماتەکان بکە لەبەرەوەی کە شەفافیت نییە گەندەڵێ ئەی چارەسەر چییە ئێمە نین نامانەوێت حکوومەت خۆی ئێستا کەرتی گشتی با بڵێن تەندروستی بەشی کەرتی گشتێکی کەرتی تایبەتەکەی واز لێبێنە بەشی کەرتی گشتەکەی زۆربەی ئەو ئەجهیزانەیە کە لە کەرتی تایبەت سوودی لێ ئەبین لە دوای سەعات 11ەوە بە پارەیەکی تر ئەوە جێزانە هەموو ئیشەکە ئەتوانی بڕۆی هەر فەحسێکە دەوێ بیکەی بەڵام لە پێش سەعات 11ەوە کە ئەمەی ناویان ناوە نیمچە تایبەت لە پێش سەعات 11ەوە نییە هیچی ئیش ناکە ئێ باشە هەر حکوومەتە هەر جیازەکانی حکوومەتن بۆچی ئیشی پێناکە هەمان کارمەندە یەکێک لە گەورەترین کێشە لە وڵاتی ئێمەوەی هەمان کارمەند لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی ئیشەکە کە لە هیچ وڵاتێکی جیاندا شتی لەو جۆرە نیە تۆ بتەوێت ڕێگری لە گەندەڵی بکە یاخود تۆ ئابوووریەکەت بەرەو پێشبەری یاخود کێشەیەک لە وڵاتەکە چارەسەرکەی دەبێت وەکو وتم هاوسەنگێک لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە هەبێت ئەو هاوسەنگیە لێرە نییە لە وڵاتی ئێمەدا و نابێت هیچ کاتێک کارمەندی کەرتی گشتی لە کەرتی تایبەتدا ئیش بکات چونکە ئەو هەموو دانەمەزراوەمانەیە ئەو هەموو هەلیکارەیە کە ئێستا بە بێکار لە ماڵەوە دانیشتون هەلیکاریشمان زۆرە دەتوانن ئەوانەی کە ئێستا بێکارن بیانن لە کەرتی تایبەتە ئیشیان پێ بکە ئەوانەی کەرتی گشتیش با لە کەرتی گشتیە ئیش بکەن کێشەکە لەوایە حکوومەت خۆی نایەوێت چارەسەری بگاوە ئێمە کەرتی تایبەتمان ئەوێت بەڵام بەو پێوەرە جیهانیانە ئەمانە بۆ پێوەرە ئابوورێنی کە لە جیهاندا کاریان پێ دەکرێت ئەتوانین بڵین پلانێکی پێشوەختە لەلایەن حکوومەت خۆیەوە هەیە بۆ ئیهمالکردن و کوشتنی ئەو خزمەتگوزارە تەندروستیانەی کە لەلایەن حکوومەت خۆیەوە پێشکەشەکرێت بەوەی کە ئامێرەکان باشیش پێ ناکەن کوالیتەکەی تازە ناکەنەوە و لە هەندێک شوێن ئیزنە دەدەن بۆەوەی کە تۆ بچی بۆ نەخۆشخانێکی ئەهلی بەڵێ دەمێکەوە ئیشی لەسەرەکرێت لە نەخۆشخانە گشتیەکاندا من ساڵی پار خۆم سەردانی نەخۆشخانەیەکم کرد باوەڕ بکە لە سەعات دەوە هەتا نزیکی سەعات نزیکی 11 بوو سەعات 11 بۆ سەعات یەک ئێمە چاوەڕێمان کرد دکتۆر مەجال نەبوو سەردام کا بۆی کەمی دکتۆرە بۆی ئەم بایکۆت و بۆی کەمی دەوامکردنەوە دکتۆرێک نەبوو سەردانی من بکات خۆم نەخۆش بووم لەوێ وتیانە بێت چاوەڕێ بکەیت تا ستافی ئێوارە دێت ستافی ئێوارە سەعات 4 دێ من لەو شوێنە باوەڕکە زۆر ئازارەکە بە جۆرێک بوو تەحاملم نەکرد تۆ چەندە چاوەڕێ بکەیت سەعاتێک دوان سیان 4 ناچار چوومە یەکێک نەخۆشخانەیەکانی ئەم شارە بە دە بەرامبەری ئەو پارەیە کە لە نەخۆشخانە حکوومیەکە بۆ مەکرا 4 ڕۆژ مامەوە لەوێ باوەڕ ئەەکەی یعنی ئەوەندە ڕێزت لێ ئەگرن ئەوەندە چووکە پارەیە مەوزوعەکە پارەیە و لە گیرفانی خۆ دەرەچێت ئەوەندە خزمەتت دەکەن حەزەکەی بەمانگ لەو نەخۆشخانەیە بمێنیتەوە ئەمە بەرنامەیە کە حکوومەت خۆی دایناوە ئەگەر نادەتوانێت ئەوەی لە نەخۆشخانە تایبەتەکاندا دەیکات بێت لە هەمان نەخۆشخانەکانی کەرتی گشتیشە لە هەمان نەخۆشخانە حکوومیەکانە پەیڕەوی بکە بۆ من پێویست نەکا بڕۆمە کەرتی تایبەت یاخود ئەگە ئەمنێری دە کەرتی تایبەت وەکو بیمەی وڵاتانی تر بیمەیەکیش بۆ من دابنێ کە من ئەو زەختە گەورەیە لەسەر گیرفانم نەبێ و کاتە خەڵکیش ئەوەندە تەڵەبی لەسەر نەخۆشخانە تایبەتەکان نابێت زۆر سپاس دکتۆر گۆران تا چەند هاوڕای ئەم بۆچوونەی چ دکتۆر ساری و خەڵکی دیکەی ئاگادار لە بارودۆخە بەردەوام باس لەوە دەکەن کە حکوومەت بە شێوەیەکی پلان بۆ داڕژرا و خزمەتگوزارەکانی کەرتی حکومی فەرامۆش کردووە بە تایبەت
خزمەت گوزارە تەندروستەکان ئامانج لەم کارەشەوەیەکە خەڵک هەموو پەنا بۆ کەرتی ئالی بەرێ بۆ عیادەکانی دەرەوە و بۆ خەسخانەکانی دەرەوە و دو جاریش ڕازی بێ بەوەی کە خزمەت گوزارەکانی ناو حکومەت بدرێ بە کۆمپانیایەک ئەمە ئەبینیت وەک پلانێکی پێشوەختی حکومەت بەدڵنیاییەوە کاک ئومێدەمە بەدڵنیاییەوە پلانێک و بەرنامەیەکە کە لە نەکە ئێستاە لە ساڵی 2014ەوە بۆ منەڵم لە دوای پرۆسی ڕزگارکردنی عێراقەوە لە دوای 2023ەوە ئەم بەرنمەیە هەیە بەڵام لە دوای ساڵی 2014ەوە زۆر بە چڕی ئیشان لەسەر کردووە و ئێمە گەربیمان بێ لە ساڵی 2014 بە بیانووی شەڕی داعش بە بیانووی قەیرانی دارایی ئەو کاتە بەهۆی دابەزینی نرخی نەوت و ئەوانەوە سیستمی ئەوەی کە کاک دکتۆر ساری باسی کاری سیستمی نیمچە تایبەتیاندانا و ئەو کاتە دکتۆر ڕێکەوت حەمەد ڕەشید کە سەربەیەکێتی نیشتیمانی کوردستان کە بە حساب حزبێکی سۆسیال دیموکراتە ئەم سیستەمەیاندانا ئەم سیستەمەیان هێنایەکایەوە کە بەپێی ئەو سیستەمە دەستگا گشتەکانیان نەخۆشخانە گشتەکانیان لە دوای نیوەڕۆ لە دوای ئێوارە تەمان ئەوە بە شێوەیەکی مەتاتی ئیشی لەسەر کرا بیدایەت ساعت 2 بوو دوای کرا بە 1 دوای ئێستا لە بەیانیشە لە بەشێک لە خستەخانەکان لە بەیانیشە بە سیستەمی نیمچە تایبەتەکرێت لە ساڵی 2014ەوە خەریکی ئەم بابەتن و پێشتریش خەریکی ئەم بابەتە بوون و بەدڵنیاییەوە پلانە و بەرنامەیەکی درێژخایەنە هەمی یەک پارتی و هەمی یەکێتی ئەمان هەردووشیان متفقین لەسەری و ئیشی چڕیشیان لەسەر کردووە و بە شێوەیەکی سیستماتیک لە سەرتاوە وەکوتم بە سیستەمی نیمچە تایبەت دەستیان پێ کرد و دواتر گواستیانەوە بۆ مۆزوعی دەربان ئێستا ئەمە ینی بەڕاستی ئێستا خۆشببختانە لەسەرم بابەتی تاقیگە و پشکنین ومانە قسەکرێ بەڵام پێش ئەمەش لەسەر بابەتی دەرمانی شەرپەنجە بە هەر بە هەمان شێوە وەزیری تەندروستی سامان بەرزەنجی بە هەمان شێوەی ئەمە گرێبەستێکی داوەتە کۆمپانیایەکی نزیک لە حزبەکەی خۆی و لە کوردەکەی خۆی و ئەوە بەڵام تەنها مەموزوعەکە پشکنینی تاقیگە و ئەمانە نییە تەنها دەرمان نییە ئێستا گەشتۆردە چی گەشتۆتە خەستەخانەی گەورە دروست دەکرێت لەسەر عەرزی گشتی بە بودجەی گشتی لەسەر ئەرکی حکوومەت ڕێک ئەخرێتە سەر کۆمپانیایەک هەر سامان بەرزنجی وەزیری تەندروستی ماوەیە پێش ئێستا خەستەخانەیەکی 330 قەربێڵەیی زەبەلاحیدا کۆمپانیایەکی سەر بە حزبەکەی خۆیان پێشەوە لە ساڵی 2004 کەمێنێکی زۆر گەورەمان کرد لەسەرەوە کۆمپانیایەکی نەوت بەناوی ئۆرەکس پترۆلیۆم کە کەنەدیە بە پارەی شیرینی نەوت خەستەخانەیەکی لە هەولێر دروست کرد ببورن بەناوی خەستەخانەی مناڵانی کوردستانەوە ئەوەش لە کونفەیەکوونێکە دراس زانکۆی کوردستانی سەر بە نەچیر بارزانانی و کوڕەکەی و یانی ئەمە گۆزرایەوە لە کردی گشتی لە مڵکی گشتیەوە بۆ کردی بۆ مڵکیی تایبەتی خۆیان جا ئەمە ئەم بەرنامەیە ئەمان ینی لە سەرەتایە بە شتی دیکەوە دەستیان پێ کرد ینی بۆ نمونە لە جوزانم لە بازرگانی جگەرەوە لە بازرگانی ئۆتۆمبیلەوە لە ڕێگاوبانەوە لە ئینشاءات و لەمانەوە بەڵام ئێستا لەبەرەوەی کە با بڵێن کێکەکە کەمی کردووە بچوو بووەتەوە بودجەکە کەمی کردووە پارەکە کەمی کردووە بەڵام لەو بەرامبەریشە کۆمەڵێک دەستە بژێری زۆر پیابوون نەک خۆیان مناڵەکانیان هاتوونەتە مەیدان نەک مناڵەکانیان ناڵی مناڵەکانیان هاتوۆتە مەیدان ئامۆزاکانیان شەڕیانە لەسەرەوە جا لەبەرەوە شەڕ لەسەر کێکەکە زۆر تون بووە و هەر کەسێک هەڵەسێ لەم ئەقتابانە لەم دەستە بژێرە دێ پارچەیەک لەم کێکە بکاتەوە بۆ خۆی و لە بەرامبەریشە یعنی کە ئەوانی تر نەما مثلا نەوت نەما پەیوەندەکان نەما یان قازانجی باش نەبێت یان توزانم قازانجی شیوتۆنەکە ڕێک پەلاماری چیە دەن پەلاماری ئەم شتانەی ترەدەن پەلاماری پەروەردە ئادەن پەلاماری خزمەتگوزاری پزیشکی و تەندروستی و ئەوانە ئادەن ئێستا ئەم کۆمپانیانەی کە باسێکی جنابەت بەڵێ کەس نازانێت کۆمپانیای چینە تۆ سێرچ بکە بۆ کۆمپانیای بێتکۆ بڵێ کۆمپانیای بێتکۆ بەشێکە لە کۆمپانیای نۆرث لایت هۆڵدین کە هەمومان نەزانی سەر بە گروپەکەی مەسرور بارزانانی ئەوانەیە بەڵام سێری باگراوندەکەی بکە هیچ باگراوندێکی نییە لە بواری پزیشکیە هیچ باگراوندێکی نییە لە بواری تاقیکردنەوە و تاقیگە و ئەمانەیە ینی فەرموو ئەمە بەچی حکومێک تۆ ئەم کۆمپانیایانی فڵق دروستێکەکەی لە پڕە وەزیری تەندروستیەکەت بەکارهێنی بۆ ئەوەی هەرچی بەرهەم و داهاتی دکتۆر گۆران بەڵام ئەمڕۆ وەزیری تەندروستی لە پرس کۆنفرانسێکە ڕوونکردنەوەی لەسەر ئەوەی یاوە دەڵێت ئەو ڕێکەوتنی کە کراوە بریتە لە کڕینی ئەجهیزە و پێویستی تاقیگا لەلایەن کۆمپانیایەکەوە کە پێشتری شکاری لەم شێوەیە
زۆر کراوە شتی جیاوازی ناوەزارە درراوە بە کۆمپانیا و کڕاوە و ئەمە تەسیر ناکات لەسەر بەرزبوونەوەی نرخەکان وەکو خوان نمێنەوە گۆڕانکاری ڕووناداوە هەموو ئەو شتانەی کە لەبارەی بەرزبوون نرخەکان ئەوترێ بە ناڕاست یا بە بڵاوکردنەوەی هەواڵی چاواشەکارانە ناوە بە تۆ تەقیمت چیە لەسەرەوە؟ والله من اینەکەی کۆنفرانسە ڕۆژنامانەکەی وەزیری تەندروستیم بینی و بە تەواوەتی هەمووشم تەماشا کرد ئەمن پێم وایە لە ڕێی اینەکەی کەناڵەکەی جەنابتانەوە بەڕاستی من نەسیحەتێکی برایانە و نەسیحەتێکی هاوپیشەیانەی وەزیری تەندروستیەکەم من وەزیری تەندروستی ئەمە بە یەکەوە تەڵەبە بووین 6 ساڵەکەی کۆلێژی پزیشکی بە یەکەوە بووین باش منە ناسی و منیش باش ئەوە ناسم پێم وایە کە وەکو نەسیحەتێکی هاوپیشەیانە باشتر وایە لەم بڕیارەی لەم گرێبەستە پەشیمان بێتەوە چکە بەڕاستی زۆر بخراپ لەسەری ئەکەوێ و هەم لە ڕووی یاساییەوە لە هەم لە ڕووی هوەریەوە هەم لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی مۆراڵیەوە شتێکی خراپی کردووە ئەمەی کە وەزیری تەندروستی باسی کرد کۆمەڵە بیانوە بەڕاستی هەمووی ئەو بیانوانەی کە وەکو قەوانێکی کۆن هەر هەموویمان بیستووە و هیچی مناڵێکیش ناخەڵەتێنێ بەڕاستی وەزیری تەندروستی دێتەڵێ ئەمە کارێکی یاساییە و کارێکی بە شەفافیت کراوە فەرموو لە ناو وەزارەتەکەی خۆی ئەنجومەنی وەزارەت خۆی ئاگایان لێ نییە ینی بەڕێوەبەر گشتەکان کەسیان ئاگایان لەمە نییە بریکاری وەزارەت هەرچەنێوە عیبەیەکی گەورەیە بۆ بریکاری وەزیر سەربیەتی نیشتیمانی بەڵام هەیەکی ئاگای لە بابەتەکە نییە ئەم وەزیر هاتووە لە سەروبەری هەڵبژاردننی کوردستانە دوای هەڵبژاردننی کوردستان و بۆ ئەوەی جارێکی تر با بڵێن دڵسۆزی خۆی بۆ براگەورەکەی بۆ مەسئول بارزانانی دووپات کاتەوە هاتووە ئەم گرێبەستی داوەتە کۆمپانیایەکی سەر بە گروپەکەی مەسئول بەرزانی بۆی جارێکی تر بێتەوە بە وەزیری تەندروستی یانیمە زۆر واضحە من پێویستی بە دکتۆرا و ماستەروانە نییە لە سیستەم و سیاسی تەندروستی و ئابووریا بۆی لەوە تێ بکەین ئێستاش یەکێتی بریکاری وەزیر و ئەلامی یەکێتی و کادرەکانی یەکێتی کە زۆر بەتونی لەسەر ئەم شتە هاتوونەتە پێشەوە مەبەستەکە بەرژەوەندی خەڵک نییە چاوی هەمومان مۆزوعەکە کێکەکەی و هەریسەکەی و شینەکە لەسەر هەریسەکەی و لەسەر پۆست و لەسەر ئەوەیە کە کۆمپانیەکانی ئەوان بێبش کراوە پرسایترم زۆر ماوە بەس زۆر بەکورتی لەگەڵ ئەو هەڵسەگاردنەی بەڕێستا بۆ باشترنی ئێمە چاوەڕێ بکەین بزانین فعلەن لە نەتیجەی ئەم ڕێکەوتنەیە لەگەڵ ئەو کۆمپانیایە دوجار نرخەکان بەرز دەبێتەوە و لە کۆنتترۆل دەرئەچێ بارگرانی گەورە لەسەر هاوڵاتیان دروست دەکات دواتر ئێمە ئەو بڕیارە بدەین کە ئایا فعلەن ئەمە بۆ کۆمەڵی ئامانج و ئەجێندایە کاکومێنجانەوە بەڵگەکان لە بەردەسان و لیستەکە لە بەردەسایە و ئەو گرێبەستەی کە ئیمزا کراوە لە بەردەسایە فەرموو من با هیچ قسەیەکی لەسەر ناکەم جەنابەت ئابووری ناسی ئەوانەی لە ئابووریە ئیشەکەن فەرموو با بەراورد بکەن لە نێوان نرخی ئەو خزمەتگوزاریانەی ئەو پشکنینانەی کە لە لیستی گرێبەستەکەی وەزیری تەندروستی هاتووە بەراوردێکی بکەن لەگەڵ نەک ئەوانەی ئێستا لە ناو کەدی گشتیا پێشکەشەکرێ بەڵکو ئەوانەیە کە لە بازاڕە پێشکەشەکرێ فەرموو ئەو پشکنینانە زۆر با بڵێن لە خستەخانە پێنجستێرەیەکانی کوردستان زیاترە نرخەکەی یاگە تۆ بڕۆ فاروق و بچۆ بۆ نازانم ئەنوەرشێخەوەمانە نرخی ئەو خزمەتگوزاریانە نرخی ئەو پشکنینانە لە ئەنوەرشێخەوە لە فاروق و لە خستەخانەکان تایبەتەکانی هەولێر کەمترە لەو لیستە باسی چیەکەی چۆن ئەمە لەسەر خەڵک ناکەوێت زۆر سپاس ئەمە دێت بپرسم دکتۆر ساری ئایا بەڕاستی بە تایبەتکردن لە هەرێمی کوردستان لە بواری خزمەتگوزارەکانی حکوومەت بە تایبەت لە بواری کەدی تەندروستیدا مەترسیدارە و بۆ مەترسیدارە پێم وابێ بەشێکیم پێشتر وەڵامدایەوە ئەگەر بە پێی ئەو پێوەرانە نەڕوات بڵێ مەترسیدارە تۆ هەر شتێک لەم دنیادا لەم گیانەدا هەر شتێکی و لەم هەرێمەدا بتەوێ هەر پرۆژەیەک بەرەو پێش ببی دەبێت کۆمەڵێک پێوەرەیە بە ئەو پێوەرانە بڕۆی لێرە هیچ پێوەرێک ینی نابینین تایە کە تەطبیق کرابێت تەنها ئەوەیە کۆمپانیایەکە ئەم پرۆژەی دراوەتی وەکوتمنە بە نیزامی تەندەرا ڕۆشتووە نە پێوەرە ئابوووریەکانی بڕیوە بۆیە بەڵێ بەم شێوازە مەترسیدارە لەبەر ئەوە لە کۆتاییدا تاکی هەرێمی کوردستان باجەکەیەدا ئێمە ئەگەر لە بیرمان بێت کاتی خۆی عریزەکانی بەردەم بەڕێوەبەرایەتەکانی پاسپۆرت و ئیقامە و هاتوچۆیان کرد بە ئەلکترۆنی تۆ کاتێک شتێکێکی ئەلکترۆنی دەبێت ئیشەکە خێرا بکرێت و ئەو بڕەپارەیە کە پێشتر هیچ نەبوو تۆ ئەگەر شتێکیش درابێت دەبێت کەمتر وەرگری لە خەڵک وتیان زیاد ناکرێت بۆ پرسیارەی بەڕێزەکە لە دکتۆرت کرد وتت ئایا
نەوەستین تا ئەوە بزانیم چێتە جێبەجێکردنەوە زیاد دەکرێت زیاد ناکرێت پێشتری جویان و بۆ و ئەریزانە وتیان هیچ جۆرە زیاد ناکرێت بەڵام ئێستا تا دەچیتە ناو بەڕێوەبەرایەتەکە نزیکی 10,000 هەمان ئیشی جارانیشت بۆکرێ بۆیە کەرتی تایبەت بەداخەوە لە وڵاتی ئێمە لە دەستی حیزبایە تا لە دەستی حیزبا بێت ئێمە ناتوانین بڵین کەرتێکی سوودبەخشە و دەتوانێت وەکو وڵاتانی پێشکەوتوی گیان خزمەت بە تاکی ئەم وڵاتە بکات ئەگەر لە دەستی حیزب دەربهێنرێت هەموو پێوەرە ئابوووریەکانی تێدا تەطبیق بکرێەوە پێوەرەکانی تریش بە هەر پرۆژەیەک و بە پێی کەرتەکەی خۆی بەڵێ دەتوانین بڵین کەرتێکی سوودبەخشە وەکو وڵاتانی ترێ مەشتوانی ئیسفادەی لێ بکەین لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە پێشتر باسم کرد هەمیشە کەرتی ئابووری لە ساڵی 1970 تا ئێستا کەرتی تایبەت ببوورە لەگەڵ بڵێن قیتاعی خاص و قیتاعی عام هاوتەری بوون پێکەوە ڕۆشن و هیچ کاتێک نەبووە قیتاعی خاص بکەوێتە پێش قیتاعی عامەوە بەڵام لە وڵاتی ئێمە هەموو شتەکان وا خەریکە بێتە قیتاعی خاص یعنی قیتاعی عام ئێستا بڕۆ لە کەرتی تەندروستیە تەنها نەخەریکە ناوەکەی ئەمێنێتەوە فەحسابێ بچیتە شوێنە تایبەتەکان بۆ نەشتەرگەریە بە هەمان شێوە تەنها بۆ هەندێشتی بەسیت و 1-2 دەرزیکە لە دەرمانخانەکانە بە 2,000 و 3,000 ئەگەر ناتۆ دەبێت بڕۆیتە شوێنە تایبەتەکان ئەمەش هۆکارێکە وەکوتم ئەوەیە دەبێت دەستی حیزب لە ناو لە پشتی ئەم کۆمپانیانەی کەرتی تایبەتەوە دەربهێنرێت و وەکو وڵاتانی تر بەپێی کۆمەڵێک پێوەر کە دانراوە ئیشیان لەسەر بکرێت بۆ بتوانین ئابووری وڵاتی پێ بەرەو پێش بین کەرتەکانی تری تەندروستی و ئابووری و کشتتوکاڵ و هەموو کەرتەکانی پێ بەرەو پێش بڵێ دکتۆر تۆ باوەڕت بە وایە یان خوێندنەوەت وایە کە بەڕاستی ئەم خوێندنەوەی لە ناو بەشێک لەوانەیە کە چاودێرن و لە ناو هەوڵاتیشەیە بە هێواشی وردە وردە کار لەسەر ئەوەکەن تەواوی وەزارەتە خەدەمیەکان بدەن بە کۆمپانیا ینی بۆ نمونە وەزارەتی تەندروستی لە کۆمەڵە شتی جیاوازە و دەستی پێکردووە لە تاقیەکانەوە دەست پێکە لە کڕینی دەرمانەوە دەست پێکە تا وای لێ دێ کۆی وەزارەتی تەندروستی ئەفرۆشتێ بە کۆمەجموعە و کۆمپانیا ئەم کۆمپانیانە خەریکی پارەپایکردن بۆ خۆیان و بۆ ئەو کەسانەی کە لە پشتیانەوەن ئەم حکوومەتی مە بەم ئاراستەیە بەتەنها بۆ کەرتی تەندروستی نیە کەرتەکانی تریش بە هەمان شێوەیە بەڵێ زۆربەی کەرتەکان بەڵام ئێستا ئەم مدەتە لە کەرتی تەندروستی شتەکە بە واضحی دیارەوە ناتوان حاشای لێ بکەن بڵێ وردە شتەکان ئێستا بڕۆ بە مەرزەکان لە دەستی کەرتی تایبەتە چ شتێکی مەرزەکان بێجگە لایانی ئەمنی لە دەستی حکوومەتە هەموو شتەکەی لە دەستی هەموو بەشەکانی تری بڕۆ بێجگە لایانی ئەمنیەکەی دەرکە هەموو بۆ هەندێک لایانی ئیداری هەموو بابەتەکانی تر بۆ نمونە تۆ بتەوێت لە تاقیەکانە فەحسێ بکەی کەرتی تایبەت بەڕێوەیە بە حکوومەت هیچ دەستێکی نێتیایدا بەڵێ وردەوا خەریکە هەموو شتەکان بەرەو کەرتی تایبەت دەڕۆن و کووتم کەرتی تایبەت زاڵۆ بەسەر کەرتی گشتیدا کە ئەمە لە ناو سیستمی ئابووریشدا ڕێگەی نابێتەوە ینی جێی نابێتەوە دەبێت هاوسەنگێک لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیدا هەبێت اینجا دەتوانی ئابووری ئەو وڵاتی پێ بەرەوە بەری ئەو وڵاتە بەرەو پێش بڕوان هەموو کەرتەکانی تریش پێ بەرەو پێش ببیت بەڵێ ئەمە بە هەموو ئەو پێوەرانەی کە جەنابەت باست کرد لۆدێکی تر و حجمێکی گەورەی تر بارگرانی لەسەر داهاتی تاکەکە دروستەکە بە تایبەت لەم قەیدانانەی هەرێمی کوردستانە کە موچە دو ئەکەوێ موچە ئەفەوتێ کەرتی تایبەت لە بواری بزنس و کارە مەساحەیەکی بچووکە یا قۆرەخکراوە بواری لە خۆگەتنی ئەو هەموو دەرچووی زانکۆ نییە و نزبێکی گەورە لە بێکاری هەیە دووبارە هەر ئەوەیە کەرتی تایبەت چونکە لە دەستی حیزبایە کۆنتترۆلی ئەوەش کراوە بۆ نمونە بە سیڤی خەڵک وەرناگیرێت تۆ بتەوێ 50 کەس لە بێکاری نەجات دەی دەبێت بە سیڤی وەریان بگری بەڵام دەڕوات کەسانێک دێنێتەوە کە لە کەرتی گشتی خەریکی کارکردن بۆیە هەلی کار لە لای ئێمە هەمیشە کەسانێک لێ مستەفی دەبن کە لە کەرتی گشتیشا کارەکەن ئەگەر بتەوێ ئەم کێشەیە چارەسەر بکەی دەبێت بە سیڤی ئەم کەسانە وەربگری وەکووتم نابێت کەسانێک وەربگری بۆ کەرتی تایبەت کە لە کەرتی گشتیدا خۆیان خاوەنی موچەن و کاریان هەیە بۆیە بڵێەوە کێشەکە ئەوەیە کە دووبارە دەیڵێمەوە حیزب تەحکومەکە بە کەرتی تایبەتەوە و تا ئەو تەحکومکردنش بەو شێوازە زەقی ئێستا بێت ناتوانین کەرتی تایبەت بەرەو پێش بین و بە ئەرکی سەرەکی خۆی هەڵبستێت دکتۆر گۆران ئایا لە ئەنجامی ئەو بارودۆخانەی کە ئێستا لە کەرتی تەندروستیە بەڕێوە دەچێت و لە کەرتەکانی تریش خزمەت گوزارەکانی حکوومەت ئەتوانین بڵێن بەرەوە چێکەتی تەندروستی حکومی بە تەواوەتی ستێپ بای ستێپ بکرێ بە کەرتێکی تایبەت و بفرۆشتێ بە کۆمپانیا بەدڵنیاییەوە ئەو پلانەکان هەیە وەکووتم لە ساڵی 2014ەوە بە چڕی ئیشیان لەسەر کردووە لە سیستەمی نیمچە تایبەتەوە دەستیان پێ کرد دوایە مۆزۆی دەرمانی هاتە سەرەوە تا مۆزۆی تاقیقەکانی هاتوۆتە سەر ئێستا وەزیری تەندروستی پلانێکی دیکەی هەیە پلانێکی با بڵێن دیسان کارەسات بارتر کاویشەوەیە کە ئەو پزیشکانەی کە دامەزجێن لە کەرتی گشتیە لە حاڵی حاضرە
ئەوەی کەماوەتەوە بۆ حکوومەت کە بتوانێت بیان بمەزرێنێ پزیشکانی خولاون کە کار تەخەڕوجەکەن لە کۆلێژی پزیشکەکان تەعینە بن لە خستەخانەکانە بەڵام ئەوەش بەڕەوا نابینن بۆ خەڵکی کوردستان ئەیانەوێت ئەو پزیشکانش بخەنە سەر کەرتی تایبەت و بەشێک لە موچەکانیان خۆیان لە بێدانی موچەکانیان بدزنەوە و بیدەن بە کەرتی تایبەت یعنی ئێمە پلانی داهاتویانە بەڕاستی من لەلایەکەوە زۆر کە ئەم سیاست و ئەم پلان و بەرنامانەی حکوومەتە بینم بەڕاستی جێگای ئەسەفە جێگای داخە و سەرباری ئەو هەموو قەیرانە دارایی و قایرانە ئابووری و قەیرانەتەوەی و قەیرانە ژینگەیی کە لە کوردستانە هەیە ئەمەش هاتوۆتە سەر حکوومەت خۆی زوڵم لە خەڵکی خۆیەکات و قەیرانی دارایی زیاتر و گەورەتر و بارگرانی زیاتر بۆ سەر خەڵک دروستەکە بەڵام لەو لاشەوە کاکومێتەوەمان لەبیر نەچێ ینی تۆساریش ئاماژەی پێکرد ینی کۆمەڵێک ئاماژەی زۆر ئیجابی هەن بە تایبەتی لەم بابەتەیە کە بینیمان چۆن بە شێوازێکی فراوان ئیعلام ڕۆژنامەنووسی زۆر باشی وەکو جەنابەت وەکو هاوڕەکانت هاوپیشەکانت خەڵکی دیکە خەڵکی چالاکوان خەڵکی ئاسایی مامۆسایان ڕۆژنامەنووسان مامۆسایانی زانکۆ پزیشکان بە شێوەیەکی زۆر فراوان هاتوونەتە پێش لەم بابەتە سیاسەکان ینی فراکسیۆنەکانی پەرلەمان و بەڕاستی ئەمە تا ڕادەیەک جێگای دڵخۆشیە ئەمە نابێت بە خەیاڵ پڵاو بین ڕاستەکەی ئەوان بەرنامەیەکی زۆر تۆکمەیان هەیە و دەستیان پێکردووە وەکو جەنابەت ستێپ بای ستێپ خەریکی جێبەجێکردنی ئەم بەرنامن بەڵام خۆشبەختانە لەولاوە کۆمەڵێک ئاماژەی باشەیە کە کۆمەڵگەکەی ئێمە کۆمەلگایەکی زۆر نین 6 ملیۆنین ینی وڵاتێکی بچووکی نەتوانین بە باشترین و بە ئاسانترین شێوە ژیانی 6 ملیۆن کەس ببین بەڕێوە تەندروستەکەی بپارێزین خوێندنەکەی بە شێوازێکی باش کواڵیتێکی باش جێبەجێ بکەین بەڵام ئەمانە ناتوانن ئەوەش بکەن مەبەستم چییە مەبەستم ئەوەیە کە خۆشبەختانە جوڵەیەک هەیە شێوازێک لە ناڕەزایەتی هەیە و هەم لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی یاسایی لەسەر ئاستەکانی دیکە هەوڵێک هەیە بۆ ڕێگەکردن لەم تاڵانی و جەردەیە بەڕاستی بۆیە ئەمە جێگای دڵخۆشیە کە پێم وایە نتوانن بەردەوام بن لەم پرۆسە. دکتۆر ئەگەر وەڵام بدرێتەوە بە بختی ئایا دامەزراندنی سیستمێکی تەمینی گشتگیر لەلایەن حکوومەتەوە کە تەمینێکی تێدا بێت زەمانەتێکی تابێت بۆ تەندروستی هاوڵاتیانی ئێمە و قەیچێکە با مانگانەش بڕێکی دیاریکراو لە هاوڵاتی موچەی خۆی بدات یان کاسبکارێک موچەی خۆی بدات ئەم تەمینە شاملە لە کوردستانە ناتوانێت چارەسەری ئەوە بکاکە ئاستی خزمەت گوزاری تەندروستی بباتە سەرەوە و کێشەی بە تایبەتکردن و ئەو بارگرانیانی کە دروستی ئەکات لە کۆڵی خەڵکی بکاتەوە کاکمەجیان وەکو پرینسی بڵێ سیستەمی بیمە شتێکی خراپ نییە وەکو پرینسیب ئەو تا دکتۆر باسی کرد لە ئێرانە وڵاتێکە ویشنەوتی هەیە ویشە چاوی سروشتی هەیە بەڵام لە هەمان کاتا سیستەمی بیمەی هەیە و سەرکەوتوو بووە تا ڕادەیەکی زۆر باش سیستەمی تەندروستی ئێران یەکێکە لە سیستەمە تەندروستە باشەکانی نەک تەنها ناوچەکە جیهانیش بەڵام وەکو پرینسیپ ئێمە کێشەمان لەگەڵان نییە بەڵام لە وڵاتێکە کە تۆ سەرچاوەیەکی داهاتی زۆر باش هەبێت لە سەرچاوی سروشتی بودجەیەکی گەورەت هەبێ بەڵام هەمووی بدزرێ و گەندەڵی تیا بکرێ موچەی هاوڵاتی نەدرێت ینی خەڵک داوامی خۆی بکات ئیشی خۆی بکات بەڵام لە بەرامبەر موچەکەی نەدەی حکوومەت موچەکەیشی پێڕەوانە بینێ بازارێکمان هەبێت کە بازارەکە قۆڕخ کرابێت لەلایەن سیاسی و حکوومەت و کە کۆمپانیای سیاسی وەمانەوە کێبڕکەیتیانە بێ یعنی لە سیستەمێکی ئاوهایە سیستەمی بیمە چۆن دامەزێنی ئەمان هاتوون طبعا لە کاتی هەموو کەمپینی هەڵبژاردنەکانە ڕێک وەکو قوانێکی کۆن باسێکەنەوە بۆمان دیسان ئێمە سیستەمی بیمەدانین بەڵام مەبەستی ئەوان چییە لە سیستەمی بیمە مەبەستی ئەوان ئەوەیە کە کۆمەڵە کۆمپانیا دابنن کۆمەڵە کۆمپانیای بیمە بێن نەکایەوە کە هەمە ئەم کۆمپانیایانە وەکو کۆمپانیەکانی دیکە ئەویش قازانج بکە پارە لە خەڵک ببچڕێ قازانجی خۆی بخاتە سەر و ئەمجا بە بارەیەکی زۆر گرانیش بفرۆشێتەوە بە حکوومەت ئەمە پلانەکەی ئەوان بۆ بیمە ئەمەیە ئەجنا ئێمە چەنەها جۆری بیمەمان هەیە دکتۆر ساری دڵنیامەی زانێت چەنەها جۆری بیمەمان هەیە لە تەندروستی جیهانیەکانە بۆ نمونە لە سیستەمی تەندروستی ئەڵمانیا لە تەندروستی فەرەنسا ئەمانە سیستەمی بیمەی تۆ کۆمەڵایەتی پێڵن بڵێ خەڵک لە پارەی لە موچەکەی لە داهاتەکەی پڕێکی لێ بچڕێ مانگانە و ئیتر هەرچی خزمەتگوزاری تەندروستی هەیە بە خۆڕایی پێشکەشەیە بەڵام ئەمە لە کوردستانە جێبەجێ ناکرێت چونکە ئێمە ئەمان بەتەمان کۆمپانیای بۆ دروستکە ڕەحی تیا بکەن وەکو کۆمەڵە کۆمپانیای بیمەمان هەیە لە کوردستانە لە بوارەکانی دیکەیە
دکتۆر دەمەوێت هەمان ئەو پرسیارە بکەم کە لە دکتۆرم کرد ئەویش ئەوەیە بۆ ناکرێت سیستەمێکی تەندروستی هاوشێوەی سیستەمی بیمەی تەندروستی ئێران یان بیمەی تەندروستی لە تورکیا کە ئەمانە وڵاتی ڕۆژهڵاتی ناوەڕاستن محکومن بە یەک دنیا سرعاتی سیاسی محکومن بە ئەنزیمێکی سیاسی تا حدێک یانی با لە بەرچاوکردنی جیاوازەکانیانەوە مستەبید وەک فەساد لە ناویانە هەیە بۆ لە ناو هەرێمی کوردستانە ناکرێ مۆدێلێک لە بیمەی تەندروستی بهێنێتە ئاراوە کە دەستەبەری نەوعێک لە زەمانی تەندروستی بکات بۆ هەوڵاتی ئێمە. دکتۆر جان لەبەر دوو هۆکارە یەکەوەیە خەڵک متمانی بەو شتانە نەماوە. هۆکاری یەکەم ئەوەیە با بیکەم ئەمەیان بکەمە هۆکاری یەکەمەوە تا ئێستا چەند کۆمپانیایەک هاتوون مودەتێکی شەکەن و دوایی دەڵێن کۆمپانیاکە هەڵهات. با بڵێن کەرتی تایبەتن بەناو کەرتی تایبەتن بەڵام ئەوان ژیا کەسێکیان لە پشتەوەی کەسێکی دەسەڵاتداریا حیزبیان لە پشتەوەیە. هۆکاری دووەم ئەوەیە متمانە نەماوە بەهۆی ئەوانەوە کە لە ڕابردوو ڕووی داوە وەکو وتم کۆمپانیا هاتوو هەڵاتوە تا متمانە لای تاک دروست نەکرێت تاکە هیچ کاتێک ئامادە نییە پارەی خۆی ئەگەر ڕێژەیەکی کەمیش بێ دابنێ بۆ تەئمین. حکوومەت دەتوانێت ئەم تەئمینە لە ڕێگەی کۆمپانیایەکی باوەڕپێکراوە نەگوکو ئێستا نازانی کۆمپانیاکە کێیە لە ڕێگەی خۆیەوە سەرەتا اینجا کۆمپانیای باوەڕپێکراوە بهێنێتە ناو وەکو ئێران ئێستا ئێران سەرەتا حکوومەت بیمەی بەڕێوە ئەبرد دواتر هەندێک کۆمپانیای باوەڕپێکراوی هێناوە نزیکی 30 ساڵە تحریمیشیانێت نازام چ لە 50 لە تحریمانەوان نزیکەی 30 ساڵ ئەم بیمەیە دوو جۆر بیمەیان هەیە زۆر سەرکەوتوویکیان لە 150یان لە 100 لە 100 نزیکی 200 دلار دەیتۆ لەم ساڵێکدا. لە لای خۆمان دڵنیا بە ئێستا ئەگەر ئەو سیستەمی بیمەیە دانێن هەموو مانگێک لەوانەیە 50 دلار لە موچەکەت ببڕن. هیچ کەسێک ئامادە نییە داخلی ئەو سیستمە بێت بۆیە ئەگەر سیستمێکی باش بهێنن و چاو لە وڵاتانی پێشکەوتوی جیهان بکەن سیستمێکی سەرکەوتوو بێ کۆمپانیایەکی باوەڕپێکراو بێ بەڵێ دەکرێت ئێمە ژووکو وڵاتانی تر هەمان بێ و کاتە وەکو وتم تەوازنێکیش لە بینی تاک و کەرتی تایبەتدا دروست دەبێت کە تاک هیچ کاتێ لەوە ناترسێ بڕواتە کەرتی تایبەت بۆ نەشتەرگەری بێت بۆ هەر پێداویستێکی تری تەندروستی بێت و دەبێت نیزامی باج ڕێک بخرێتەوە لەگەڵ ئەمەدا بەوە بتوانین تەوازنێکیش لە بینی کەرتی تایبەت و حکوومەتدا دروست بکرێت بۆەوە کەرتی تایبەتیش ئیجبار بکرێت بە پێدانی باج بۆ ئەو باج دواتر لە کەرتەکاندا جارێکی تر سوودی لێ ببینرێتەوە و بەم ڕێگایە ئەگەر بیکەین بەم شێوازە بیکەین بڵێ دەتوانین سیستمێکی تەئمینی پێشکەوتومانە بێ و وڵاتانی مەش سوودی لێ بینین. شتێکی قورس نییە زۆر ئاسانە تەنها ئەوەی ئەوێت کۆمپانیایەکی باوەڕپێکراو خاوەن پێشینە بهێنید و حکوومەت خۆی سەرپەرشتی و ڕقابەشی هەبێ بەسەر کۆمپانیاکەوە تا و کاتی سەرکەوتن بەدەستێنێت. مشکلەکە ئەمەیە چۆن ئەم باوەڕە دروستکەن ئەم کۆمپانیا خاوەن باوەڕ ناڵێم هەتا متمانە لە لای خەڵک دروست نەبێت. جا ئەم متمانەیە چۆن دروستە بێت لە کاتێکە دکتۆر گۆران باسی لەوە کرد کە ئامانجی سەرەتاوە کۆتایی لە ئیشی تەندروستی لەنا حکوومەت تێرە ماوەیەکە پارەیان دەستکەوێت بۆ کۆمەڵە کۆمپانیای دیاریکە و بەبێ ئەوەی کە هەدەفی سەرەکی تەقدیمکردنی خەدەمات بێ بەبێ ئەوەی هەدەف کوالیتی ئەو خزمەت گوزارانە بێت تەقدیمەکەن لەناو دۆخێکی وایەکەوە بەدگومانی گەورە هەیە یا گومانی زۆر جددی هەیە ئەگەر دەڵێن بەدگومانی چۆن ئەم گومانە بکرێ بە گومانێکی باش. دکتۆر گۆران ئەزانێت لە وڵاتەکەی بەڕێزی و لە وڵاتانی تریش زانستێکی پێ دەڵێن سۆشیال کەپیتال ئیشی پێ دەکرێت یعنی زانستێکە نزیکەی 30 ساڵە زۆر بەچڕی ئیشی تیا ئەکرێت لە هەندێک وڵاتە لە ئابووریش زیاتر گرنگی پێدەدەن دەڵێن ئەم زانستە لە هەر وڵاتێکدا ڕێژەی سۆشیال کەپیتال من خۆم توێژینەوەم لەسەر کردو ڕێژەی سۆشیال کەپیتال لە هەڵ وڵاتێکدا چەندە زیاتر بێت ئابووری وڵاتە پێشکەوتوترە. یەکێک لە بنەما سەرەکیەکانی سۆشیال کەپیتال متمانەیە ئەوان دەیان ساڵە کاری بۆ دەکەن اینجا باسی سیستمی تەئمین و هەندێک سیستمی تر هەیەکەن ئێمەش دەبێت لێرە کاری بۆ بکەین دەبێت حکوومەت کاری بۆ بکە هەتا حاڵی موچە بەم جۆرە بێت و وەزعی گوزەرانی خەڵک و گیرفانی تاک بەم جۆرە بێت سیچل موچە لە لای حکوومەت بێ دڵنیابە ئەو سیستمەش کەس باوەڕی پێ ناکات و متمانە دروست نابێت. زۆر باشە دکتۆر ساری ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێم خۆشە جەنابەت دوا پەیام و دوا مەسەجی خۆت لەمبارەوە بکەین. وەڵا هیوادارم وەزارەتی تەندروستی ئەم بڕیارە بکشێنێتەوە ئەگەر ئەوێ بڕیارێکی لەو جۆرە جێبەجێ بکات با چاو لە وڵاتانی پێشکەوتوی جیهان بکات پێش ئەوە ئێمە زۆر کێشەی ترمانەیە کێشەکان چارەسەر بکرێن گەورەترین کێشە گیرفانی خەڵکە تۆ جارێ کێشەی موچە دزراوەکان و کێشەی دارایی خەڵک چارەسەر بکە دواتر وەرە خەمی خەڵک بخۆت تۆ جارێ کابرا دینارێ لە گیرفانیانە خەمی تەندروستی چییە خۆیت تۆ جارێ وەرە گیرفانی گەرمکەرەوە موچەکانی بدە ئەم کێشانە با چارەسەر بکرێن اینجا وەزارەتی تەندروستی وەزارەتەکانی تر بزانن چ شتێک بۆ ڕفاهێتی خەڵکە اینجا ئەوە بکەن بەڵام لە وڵاتی ئێمە دەبینین موچە نییە خەڵک نان نییە بیخوا خەڵک هەزار جار نەخۆش بێ ناچێتە نە خەسەخانەی گشتی و نە کەرتی تایبەتیشەوە
وەکوتم کێشەی زۆر گەورەترمانەیە با کێشەکان چارەسەر بکرین اینجا دەستبەرین بۆ بەڵێ زۆر سپاس دکتۆر ساری. دکتۆر گۆران پێم خۆشە گوێم لە دوا پەیامی جەنابەت بێ لەم بارەیەوە چ شتێک بەلاتەوە گرنگ بێ بڵێ بفەرموو. بەڵام من پەیامەکەم گەیان بە وەزیری تەندروستی لە ڕێی بەرنامەکەی جنابتەوە، بەڵام پەیامم بۆ خەڵکەوەیە کە بۆ قسانەی وەزیری تەندروستی کام ڕۆکردی هەڵ نەخەڵەتن، ئەوانە هیچ بنەمایەکی نەبوو بۆ کۆمەڵێک بیان و هێنانەوە بوو بۆ کەتنێکی گەورە کە کردویانە و باشتر وایە خەڵکی کوردستان چاوکراوەتر ئەم بابەتە وەربگرێ و چکە بەڕاستی پەیوەندی بە ژیانی هەموو خەڵکەوە هەیە، پەیوەندی بە تەندروستی ماڵ و مناڵی خەڵکەوە هەیە، پەیوەندی بە هەمومانەوەی دکتۆر ساری باسی کرد. جا لەبەرەوە پێویستە ئەو کەمپینە گەورەیە کە ئێستا لە حاڵی حاضرا بەردەوامە ئەمە پەری پێ بدرێ و لە ڕووی یاساییەوە وەزارەتی تەندروستی و وەزیری تەندروستی ڕوبەڕووی سزای یاسایی و ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی بکرێت و ئەگەر لەسەری چەسپاکە کارێکی یاسایی کردووە کە من دڵنیام وایە ئەبێ سزای یاسایی خۆی وەربگرێت بۆ بۆی نەچێتە سەر. بەڵێ زۆر سپاس دکتۆر گۆران عەبدوڵڵا پزیشکی پسپۆر و شارەزای بواری تەندروستی و بەڕێز دکتۆر ساری ئەبوبەکر دکتۆرە لە بواری ئابووری پلاندانان و شارەزای بواری ئابووری زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. بەڵێ بەڕێزانەوەی کە گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە کێشە ئابووریەکانی بە تایبەتکردنی کەتە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستاندا بە تایبەتکردنی تەندروستی هێوادارم گفتوگۆکەم مای سوود و ڕەزامەندی و ڕێز بۆ هەموو لایەک.